حقيقة أريد نركز على نقطة مهمة في محافظة كركوك. پێویستە تیشک بخەمە سەر ئەو خاڵەی کە کەرکووک کۆبوونەوەیەکی نەتەوەی لەخۆ گرتووە و لە هیچ شوێنێکی جیهان هاوشێوەی نییە، وەک ئەوەی عێراقێکی بچووک بێت، هەموو نەتەوە و ئاین و مەزهەبەکانی تێدایە. بە درێژایی مێژوو بە سەدان ساڵ پێکەوە ژیانی ئاشتیانە و کۆمەڵایەتی لەم پارێزگادا هەبووە. ئێستش نامانەوێت هیچ ئاژەوێکی تێدا ڕووبدات. و بەڕێز سەرۆکی هێزە چەکدارەکان جەخت دەکاتەوە کە هەر قەترە خوێنێکی عێراقی گیرانبەها و ئازیزە. بۆنی ناکۆکی لە نێوان نەتەوە یان ئاین یان مەزهەبدا لەگەڵ بۆچوونی ئێمە یەک ناگرێتەوە. فەرمانی سەرۆکی هێزە چەکدارەکان ئەوەیە عێراق یەک بێت و بۆ هەموو لایەک بێت، لەبەر ئەوە ئێمە ڕێز لە هەموو نەتەوەکان و ئاین و مەزهەبەکان دەگرین. سەبارەت بۆی کە ڕوویدا گەلی کوردمان گەلێکی ئازیز و سەربەرزی ئێمن، ڕێزیان دەگرین. ئەوان عێراقین بەر لەوەی کورد بن. قسەکانم ئاڕاستەی هەموو لایەک دەکەن. سەرۆکی هۆزەکان و سیاسیەکان پێکەوە کار بکەن بۆ دوورخستنەوەی ئەم ئاژاوە لە کەرکووکی ئازیز. دفع هذه الفتنة عن محافظة كركوك العزيزة.